سڵاوتان لەبێ فانەکانی ڕوودا و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک من ڕاوچی حەسەن ئێستا لە بەڕێوەبەراتی ئاسایشی حاجیاوین ئێمە وا دیارە کە شەوی 18 لەسەر 19 کاتژێردا ئۆتۆمبیلێکی جۆری نیسان پیکاپ لە ڕانیا کە هی دوو برا بوو دزراوە ئەو دوو برایە دوای دزرانی ئۆتۆمبیلەکەیان نامەیەکیان بڵاو کردەوە کە تۆڕە کۆمەڵاتیەکانی تەنی و بە شێوەیەکی گشتی لە سەرجەم تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بۆ خەڵکی هاوخەمی خۆیان بۆ ئەو دووبرایە دەربڕێت چونکە چیرۆکی ئەم ئۆتۆمبیلە کە ئەوان دزراوە چیرۆکێکی لە پشتەوە کە ئەوان خۆیان باسییان کردووە کە چۆن بە نەهامەتی ئەم ئۆتۆمبیلیان دەستکەوتووە و بەڵام دواتر لیان دزراوە ئێمە ئێستا لە ئاسایشی حاجیاوین دوای ئەوەی کە لەگەڵ برانی ئاسایشی حاجیاوە قسەمان کرد ئەوان بە ئێمان وت کە ئەمڕۆ توانراوە ئۆتۆمبیلەکە بە هاوکاری ئاسایشی حاجیاوە بدۆزرێتەوە ئێستا ئێمە لای ئەو ئۆتۆمبیلین کە دۆزراوەتەوە ئەو دووبرایی کە ئۆتۆمبیلەکان لێ دزرابوو لێرن هەردووکیان لە ئاسایشی حاجیاوان ئەوان وەکو ئێستا دەبینین ئەمە ئۆتۆمبیلەکەیە کە دزرا بوو ئەمڕۆ دۆزراوەتەوە هەردوو براکە ئێستا ئەگەر بێنە لای منەوە سوپاسان دەکەم هەردوو براکە ئێستا لای منن ئەوەی کە نامەکەیان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە بڵاو کردەوە هەردووکیان کاک ئومێد و کاکی من هەردووکیان لێرن ئێساوان قسەمان بۆ دەکەن لەبارەی ئەو ئۆتۆمبیلەکە چۆن دزرا و ئەوان چۆن توانیان ئۆتۆمبیلەکە بەدەست بێنەوە سڵاوت دەبێ ئەگەر بۆم باسکیت چەند دڵت خۆش ئێستا کە ئۆتۆمبیلەکە زۆر دڵم خۆشە چونکە ئێمە هەمانە و نیمانە ئەو سیارەمان هەبوو ئەویش کە ئەو شەوەی نەخۆشمان هەبوو لە بەردەم خستەخانەمان ڕاگرت هەتا لە نۆ تادا هاتمە دەر سیارەکە لەوێ نەما بوو کە هاتمە دەر سیارەکە لەوێ نەما بوو هەر ئەو کاتی ئاسایش و ئەوکانم تێگەیاندمە کە حفا و ئەو شوێنانم تێگەیان کە سیارەکە لەوێ نەما بوو دوای هەندێ هەب بە دوای گەڕاوین هەتا ئێستا دەخوا بەزیاد بوو ئیمڕۆ ئاسایش تەلەفۆنی بۆ کردوین کە دۆزیمانەوە دڵخۆش بۆی کە ئۆتۆمبیلەکە زۆر خۆشە بڵێ ئەرێوەڵا زۆر دەخوا بەزیاد بێ زۆر دڵخۆشی سوپاسی ئاسایش و لە نامەکەی کە بڵاوتان کردبووە لەگەڵ براکەت زۆر باسی ئەوتان کردبوو کە بە دەردەسەری و بە نەهامەتێکی زۆر ئۆتۆمبیلەتان دەستکەوتووە ئێستا دایکتان تەندروست چۆنە ئایا دایکتان دڵخۆش دەبێت بۆی کە ئێستا ئۆتۆمبیل دۆزراوەتەوە بەڵێ هەتا ئێستا دەشی زانیوە هەر نەچوومە لاشی من بخۆم هەر نەچوومە لاشی لەبەرەوەی سەرقاڵی ئەوەی بووم بەڵام کە زانی بە ڕەنگە زیاتر ناڕەحەت بووە لەبەرەوەی ئێمە دەگەڵ بریاکەمان لە 2013ەوە بخۆ بریاکەمان هەوڵمان داوە تا ئێستا کە سیارێکی وامان کڕیوە و لەخوا بەزیاد پێویستمان بە دەستی کەس نەبێت زۆر باشە زۆر سپاس دەکەم ئەگەر تۆش سەمان بۆ بکەیت پێمان بڵێ کە ئەمڕۆ با دیارە بە یاریدەری ئاسایش حاجیاوە ئەمەتان دۆزیوەتەوە ئێوە چیتان هەیە بۆ خەڵک کە ئێوە نامەکەتان دەستی خەڵکێکی زۆر شەیری بابەتەکەتان کرد خەڵکێکی زۆر هاوخەمیان بۆ ئێوە دەبڕی ئایا ئێوە چیتان هەیە بۆ خەڵک و بۆ ئاسایشی حاجیاوە بۆ دەستگا ئەمنیەکان بەگشتی سەرەتا دەستخۆشتانی دەکەم بەخێراتتان دەکەم سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئاسایشی حاجیاوە سپاس بۆ گەشت خەڵکی کوردستان سپاسی تاکە بە تاکەی خەڵکی کوردستان دەکەم بەڕاستی هەڵبەت ئەو نامەیە کە نووسی بووم ئەو پامەی کاڕاستی ئەو کەسم کرد کە سیارەکەی دزیوە یعنی دەلالەتە لە ژیانی ڕاستەقینەی خۆمان نەگەوەی کە خوا نەخواستە ویستی بێتم سیناریۆیەک دروستکەم بۆ ئەوەی سەرنجی خەڵکی پێ ڕاکێشم بۆ دەتوانن بۆ ئەوەی کە زیاتر دڵنیا بنەوە لە ڕاستی دروستی بابەتەکە لە دراوسەکان لە خەڵکی ڕانی لە خەڵکی گەڕێکی ڕاپەڕی ئەو کەسانە پرسین کە ئێمە چۆن لەکەیەوە ئەو سیارەمان کڕیوە هەڵبەت کاکێ من پێشمەرگەیە خۆشم لە ئەنجامی ئەوەی کە دەستم بەیش کرد هەندێک پارەمان کۆ کردەوە دواتر ئەو سیارەمان پێکڕی بۆ ئەوەی محتاجی دەستی کەس نەبین و داکمان بەرین بۆ نەخۆشخانە و بۆ ئەو شوێنانە بەداخەوە لە 2015دا لە سەرەتای 2015 داکم تووشی نەخۆشی سیەکان بوو کە نەخۆشیێکی درێژخایانە لە دوای تاقیکردنەوە لە دوای فەحس فحوسات کە بۆی کرا 180 سیەکانی لەدەستداوە هەڵبەت لە ئەنجامی ئەوەی کە ئەو سیانەی کە لەدەستداوە ڕێژەی 180 لەدەستداوە
دەبواە ئۆکسسیجینی پێویست بەردەوام بۆ ئۆتۆمبیلە دەتان بەردەوام بەو ئۆتۆمبیلە کە حاڵی خراپتر دەبوو دەمانبر بۆ خەستەخانەگە حاڵی باش بووبەوە دەمان هێناوە ماڵەوە و لە ماڵەوە بەردەوام ئۆکسسیجینی هەیە ینی ئێوە لە نامەکەتاندا ئاماژتان بەوە کردبوو کە سوپاسی ئەو کەسە دەکەین کە ئۆتۆمبیلەکەی ئێمەی دزیوە بۆ مام گەڕانتەوە دیارەکە ئێستا ئۆتۆمبیلەکە لە لای خۆتانە ئەو ئێستا سوپاسی دەکەم ڕاستە کە چەندین لایەن و چەندین ڕێکخرا و چەندین کەس پەیوەندیان پێوە کردم لە دوێنەوە کە بەس من داوای کۆمەکم کردبێ هەموو کەس ئامادە بوو بۆی کە کۆمەکمان بکاتەوە بەڵام سپاس بۆ خوددا ئێستاکە و سیارم هەیە وە دەزانم هەر کەسێک لەو کوردستانە سیارێکی بۆ دابین کردم بەڕاستی زۆر سپاس بەڵێ وەکو دیارەکە ئەمە ئۆتۆمبیلەکەیە ئەمڕۆ لە نزیک ناحی حاجاوە لە دەشتایی یەکەم ئۆتۆمبیلە دۆزراوەتەوە ئاسایشی حاجەوە ئەم ئۆتۆمبیلە دۆزیوەتەوە ئێستا هەر ئۆتۆمبیلەکە لای ئەو دووبرایە و ئەوان بە ئۆتۆمبیلەکان ئێستا بەرەو ماڵ